بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بە تایبەتی بەرنامەی پەیامی ڕۆژ. ئەمڕۆ خۆشحاڵم کە لە خزمەتتانم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت و ئێوەش تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. تەوەری یەکەمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر ڕۆڵی باوک لە ناو خێزاندا کە لە ئێستادا زۆر جار قسە لەسەرەوە دەکرێت کە ڕۆڵی باوک جیاواز لە ڕابردوو لاواز کراوە یاخۆت بە پاساوی زۆر جار باوک سالاری ئێستا نایانەوێت ڕۆڵی باوکان ڕۆڵی جدی خۆیان ببینن کە تەوەری یەکەمی بەرنمەکەمان. تەوەری دووەمی بەرنمەکەشمان ماوەیەک هەندێک کۆمپانیایە لە کردی تایبەت یاخۆ تەنانەت ناوەندەکانی فێربوون و خوێندنیش ڕاهاتوون لەسەر بەرپڕکردنەوەی بەڵێننامەیەک با فەرمانبەرەکانیان یاخۆت بە قوتابیەکانیان لەوەی کە بۆیان نییە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە میدیاکاندا تەنانەت لە لایک و کۆمنتەکانیشاندا هیچ جۆرێک دژایەتیەک و ڕخنەیەک لە دەستگاکەیان بگیرێت کە ئەمە جۆرێکە لە پێشەلکاری و مافی ئازادی و ڕادەبڕین و ڕخنەگرتن. بۆیە کەسێکمان لەگەڵایە لە تەوەری دووەمی بەرنمەکەمان قسە لەم بارەیەوە دەکەین. تەوەری سێمی بەرنمەکەشمان بەپێی ئامارەکانی کۆمسیۆنی مافی مرۆڤی عراقی حاڵەتەکانی خۆکوشتن یاخۆت پەنابردن بۆ خۆکوشتن کە ڕاگەیەنرا پارێزگای کەرکووک زۆرترین ڕێژەی بەخۆوە تۆمار کردبوو. مافناسێکمان لەگەڵ لە کەرکووک لە تەوەری سێمدا بۆی کە بزانین هۆکارەکان چین لە کەرکووک کە ڕێژەی پەنابردن بۆ خۆکوشتن یاخود خودی خۆکوشتن ڕێژەکەی لە هەموو پارێزەکانی دیکەی عێراق زیاترە. جگە لەمانە هەندێک زانیاری و راپۆرتی تایبەتمان بۆ ئامادە کردوین لەگەڵ ئەو چالاکیە گرنگانەی کە لە شارە جیاوازەکانی هەرێم بەڕێوە دەچن کە بۆتان بگوازینەوە. دەستپێکی بەرنامەمان وەک هەمیشە گەرچی لە ئێستادا شەپۆلێکی بارانبارین زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە، بەڵام با بزانین پێشبینەکان تا کۆتایی ئەم شەو بۆ هەرێمی کوردستان لە ڕووی کەشوهاوە چۆنە. بەڕگەی نرخی دراوەکان بابزانین نرخی دراوەکان بە تایبەتی لیرەی تورکی و تمەنی ئێرانی و دۆلاری ئەمریکی بەراورد بە دیناری عراقی و لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا چەندە پێکەوە بینەریەوە بڕگەیە دەبین. بڕگەی یادەوەری گرنگترین ڕوودا و مێژوەکانی ڕابردوومان بیر دەخاتەوە کە لە 22 ساڵانی ڕابردوو ڕوویانداوە. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەریش بین. 22 ساڵی 1258 کۆچی دوایی معتەسەم بیللا دووە خەلیفەی دەوڵەتی عەباسی
معتەسەم بیللا خەلیفەیەکی بێئاگا لە کاروباری مسلمانان و سەرقاڵ بە ڕابواردن و خۆشگوزەرانی و ڕاوکردنەوە لە هەوڵی کۆکردنەوەی کەنیزەک و زێڕ و زیودا بوو بە تەواوەتی جیهاد و خەباتی بۆ سربەخۆیی مسلمانان پشتگوێ خست بوو. ڕاوێژ و شورا لە دەوڵەتەکەیدا نەما بوو، هەموو ئامانجێکی ئەوە بوو کەوالی و وتاربێژانی دەوڵەتی ئیسلامی لە نوێژی هەینیدا ناوی ئەو بهێنن و ناوی بە گەورەی و ڕێزەوە ڕابگرن. لە کاتی داگیرکردنی شاری بەغدای پایتەختی دەوڵەتی عەباسی معتەسەم بیللا دەچێتە لای هۆلاکۆی پاشا و داوای لێ دەکات ئەو حەوسە کەنیزەکەی کە تریفەی مانگ و تیشکی خۆریان بەر نەکەوتووە بۆ بگێڕێتەوە. هۆلاکۆش دەڵێت تۆ دەوڵەت و سوپا و ئابوووریەکە تێکشکاوە، بەڵام لە هەوە و ئارەزوو خۆشگوزەرانی خۆت ناکەوی، بەڵێن بێت بە بەرچاوی خۆتەوە هەموو کەنیزەکەکانت بکوژم و پاشتریش لە ملی خۆت بدەم. بەو شێوەیە کۆتایی با حکمی سەدان ساڵی عەباسیەکان هەد لە شاری بەغدا و مسلمانان کەوتنە ژێر هەیمەنەی ستەم و ئازاری مەغۆلەکانەوە تا ماوەیەکی نادیار. 22 ساڵی 1990 تیرۆرکردنی حەبیبوڵڵا خان فەرمانڕەوە و ئەمیری گەورەی ئەفغانستان لە نێوان ساڵانی 1970 تا ساتی تیرۆرکردنی ناوبراو لە 6 ساڵی 1970 لەدایک بووە. ناوبراو باوکی ئەمانوڵڵا خانی سەرۆکی پێشووتری ئەفغانستان بوو. ڕۆڵی باوک لە ناو خێزاندا بە تایبەتی لەم ڕۆداوەک پێشتریش ئاماژەم پێکرد زۆر جار بە ناوی باوک سالاریەوە ڕێگرن لەوەی کە باوک ڕۆڵی ڕاستەقینەی خۆی لە ناو خێزانەکەیدا بگێڕێت. بۆ قسەکردن لەسەر تەوەری ڕۆڵی باوک لە ناو خێزانەکەیدا لەم ڕۆدا لە چەمچەماڵەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فاروق مسردین زانای ئاینیمان کردووە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ دەرفەتە، سڵاوی خی گەورەت لێبێت. ئەگەر بپرسم ئایا هیچ جیاوازیەک هەیە لە نێوان ڕۆڵی باوک لە ئێستا و لە ڕابردوودا لە ناو خێزانەکاندا؟ دەنگنەوە. مامۆستا ئەگەر گوێت لێم بێت زۆر سپاس بۆ دەرفەتە، پرسیارەکەم دووبارە دەکەمەوە، ئایا جیاوازیەک لە نێوان ڕابردوو ئێستادا هەیە لەوەی کە باوک نەتوانێت ڕۆڵی خۆی وەکو خۆی لە ناو خێزانەکەیدا بگێڕێت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. پێشەکی سڵاو ڕێز و احترامی خۆم و بەیانی باشم هەیە بۆ ئێوەی بەڕێز و کامێرەمانەکانتان و برادەرانی کۆنتڕۆڵ و سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. زۆر سپاس. دیارە باوک پێگەیەکی گەورە و بەهێز و یەکێکە لە ئەتوانی بڵێ کۆڵەکەی ئەساسی و بنەڕەتی خێزانە. هەر کاتێ باوک پێگە و ڕۆڵەی خۆی ینی ڕۆڵی خۆی پێدرا بێگومان ئەو خێزانە تۆکما بێ و دوجاریش ئەگەر خێزان تۆکمە بوو کۆمەڵگەیەکی تەندروست دروستە بێ. ئەمڕۆ ئێمە ئەبینین فەراغێکی گەورە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە بە تایبەتی هەیە، ئەویش ئەوەیە نەتوانیمانە باوکایەتیەک بجێڕینەوە وەکو باوکایەتی باو باپیرانمان، یان نەشتوانیمانە بگەڕینەوە بۆ ئەسڵ کە باوکایەتیە لە ئیسلامە. هاتوین با بڵین باوکایەتیەکی ئەوروپی مانهێناوە، لە هەمان کاتە نەمانتوانیوە وەکو ئەوروپاش با بڵین حەقی باوک بدەین. ئێستا بۆ نمونە ئەگەر بگەڕینەوە بۆ ڕۆڵی باوک لە ئیسلامە ئەبینی ئیسلام لە چەندین شوێنە باسی ڕۆڵی باوکی کردووە و زۆر گەورە و بەرز نرخانوێتی. بۆ نمونە کابراک دێ بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ باوکم هەندێک جار بەبێ پرسی من دەستکاری ماڵ و سەروەت و سامانەکەمەکە. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێ فەرمێ ئەنتە وەمالیکە لئەبیک، تۆ ماڵەکەشت هی باوکتن. و هەروەها لە چەندین شوێنە ینی باسی ڕۆڵی باوک کراوە لە ئیسلامە. ئەگەر بیگەڕێنینەوە بۆ مەسەلەی کوردەواری خۆمان، کولتور و فەرهەنگی خۆمان، گەورەترین ڕۆڵ باوک جێڕاوەتی و ئەو کاتە خێزان تەندروستتر بوو، ئەو کاتەی کە
باوک کە ئەمڕۆ ناوە باوک سالار بەو بیانوە هەموو دەسەڵاتەکانیان لێ وەرگرتوێتەوە شیرازەی خێزان تێک چووە کۆمەڵگە بەرەو ئەوەی پێوترێت داڕوخانێکی ئەخلاقی بەرچاو ڕۆشتووە لەگەڵ حرمەتما بۆ خێزانە تۆکمە و خەڵکە بە ڕەوشتەکان ئەمانە هەمووی ینی چۆنەڵی ئەتوانی بڵێ سیستماتیکە ینی بە بەرنامە مەسەڵەن باوک بێ ڕۆڵ کراوە بە بەرنامە ئەم باوکە بەو شێوازە مەسەڵەن کەنارگی دەکرێ بێدەسەڵات دەکرێ وای لێ دێکە وای لێ دێکە ترم باوکە ینی ناتوانێت بە جۆرە لە جۆرەکان تەسەڕوفات لە خێزانە بکەم. زۆر باشە ماوەستا کەواتە ئەو بەرپرسیارەتی کە دەبێت لەسەر باوکە بێ وەک خۆ تاماشت پێکرد کاریگەری لەسەر خێزان و دوجاری لەسەر کۆمەلگا هەبێ ئەم بەرپرسیارەتی چییە لەسەر شانی باوک کە دەبێت ئەم ڕۆوەکو خۆی ڕۆڵی پێ بدرێت و بیژێڕێت؟ پێشەوەی باسەوە بکەی کە باوک ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ پێویستە ڕۆڵ بۆ باوک بجێڕێتەوە پێویستە چۆنەڵی ینی با بڵێن کەناڵەکەی ئێوە منەظەماتی ئەوەی پێوترێ NGO ئەوانەی کە خەلفێتێکی ئیسلامی و دینیان هەیە و هەروەها مامۆستایانی ئاینی و هەروەها ئەو کەسانەی کە لە بوارە ئینسانەکانە ئیشەکان پێویستە ئێمە زۆر جار باسی دایکەکەین دایکەڵێن مەسەرەن لە تۆ لەسکی دایکتا 9 مانگ و 9 ڕۆژ ماویتەوە دایک میحنەتی هەیە باش لە ژێر پێی دایکە زۆر جار لەم جۆرە لە وتارەکانە دەین بەڵام تەماشاکەی بانگخوازانیش داعەکانیش مامۆستایانی ئاینیش گرنگجی بە باوک نادەن بۆیە ئەم بۆشایە دروست بووە باوک کاتێک ئەتوانێ هەست بە بەرپرسیارەتی بکە کاتێک ئەتوانێت کە ڕۆڵی گەورە و گرنگی خۆی ببینێ ئەو کاتەی کە کۆمەڵگە توانی بێتی ئەو کورسیەی کە پێوتێ بەرپرسیارەتی باوک بۆی دابین بکە ئەو کاتەی کە کۆمەڵگە ڕۆڵی ئەم باوکە بجێڕێتەوە ئەمڕۆ خەڵک وەکو مجتەمەعی ئەوروپی سەیری باوکەکە لە هەمان کاتە زوڵمیشی لێکە تەواو من قسەیەکی خۆشەیە پێم خۆشە بیجێڕمەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر جاراوە بەرچاو دەکەوێ ئەڵێن یەکێک لە ئەو خاتونانەی کە لێرە ئیشی خزمەتگوزاری ئەواناکەن ئەو فلیپینی و بەنگلادیشی ئەوانە ئەڵێ کە ڕۆشتۆتەوە بۆ وڵاتی خۆیان و توێتی لەوێ چی سەیر هەیە چی سەیر و توێتی وەڵی سەیرترین شتەوەیە لە کوردستان بە 6-7 کەس پیاوێکیان گەوجاندووە هەمویان پارەی لێسێنن ناویان ناوە باوکە یعنی تۆ سەرکە ئەگەر بڕیارە ئەم باوکە دەسەڵاتی وەکو باوکێکی ئەوروپی بێ دەی مەسئول نییە لە پارە پەیاکردن لە جلوبەرگ پەیاکردن لە ڕاکردن لە ئەزمەی غازە باوکە بینی لە سەرەی غازە لە نەوتا بە هەمان شێوە لە گەرمایە مەسەرەن بە هەمان شێوە لە سەرمایە یعنی قوت و ئەوەی پێوترێ پارە و جلوبەرگ و کیسوەتی ئەو خێزانەی بە تەواوەتی پێدابینەکەن ئینجاش ناگەڕێنەوە بۆ یەک پرس لە پرسە بەسیتەکان یعنی باوک زۆر لە کۆمەڵگەی کوردیە ئێستا مەخبوونە زۆر باش زۆر مەسەرەن پەراوێز خراوە زۆر بێدەسەڵات کراوە زۆر باشە ماوەستا بۆ گێڕانەوەی ئەم ڕۆڵە بۆ خودی باوک دایک تا چەندە ڕۆڵی هەیە چکە زۆر جار دەوترێ ئەوەی کە باوک بەرامبەر لە ماڵەوە دایک بەرامبەر بە باوکەکە دەیکا هەرمان شتەکە منداڵەکانیش دووبارەی دەکەنەوە پرسیارێکی زۆر وەجیهە بێگومان وایە بێگومان دایکە توانێ کاریگەری سەلبی زۆر نەگەتیڤانەی لەسەر خێزانەکە دروستکە بەرامبەر بە باوک هەروەکو چۆن چەندین چیرۆکی لەو بابەتەمان زانیوە مەسەلەن دایک و کوڕ یا دایک و مناڵەکان یەکیان گرتووە تەمان لەگەڵ حورمەتما بۆ هەموو ئافرەتێکی دانسقە کە باسی لانە ئیجابەکەی خاتونەکانیش ئەەکەین دایک هەبووە مەسەرەن لەگەڵ مناڵەکانی یەکی گرتووە باوکەکەیان بردووە بۆ خانەی بە ساڵات چوان باوکەکەیان دەرکردووە لە ماڵان ئەخەوێ مەسەلەن ئەو باوکەیان ئەوەندە بێڕۆڵ کردووە چونکە بۆ ئەگەر تۆ لە مناڵیەوە ئەم دایکە ئەم مناڵانە ئاوا پەروەردە نەکا بڵێ
باوکتان هاتەوە ماندووە ڕۆڵە باوکتان ئەخەوێت کوڕەکەم بێدەنگ بن باوکتان ئاواکە ئەگەر ئەم مستەلەحە بە بەردەوامی بەکار نێنێ مەسەلەن لە بەرچاویان بڵێ دەیاڵا چییە ئەوە سەرپایەکانە لە پێیکە نازانم ئەوە چیەکەیە چی بکە وردە وردە ئەهەمیەتی ئەم باوکە ڕۆڵی ئەم باوکە قودسیەتی ئەم باوکە لە خێزانەکە نامێنێ کەوابێ عنسوری ئەساسی کە باوک بێ ڕۆڵەکە لە ماڵە دایکە ئەوە گومانی لەوەنێ بە هەمان شێوە دایکی چاکیشەیە دایکەیە پێگەی باوکی زۆر گەورە نرخاندووە بۆیە ئەو باوکە تا بێتە باپیرە تا بێتە بە باوکی باپیرش تەماشاکەی ڕۆڵی هەیە و قسەی ئەوە ئەختیارێکە لەسەر جێگە کەوتووە قسەی بۆ بنەماڵەیەک ئەیخوا زۆر باشە ینی من ئەم نمونەیە زۆر جوانە لەلام زۆر جارش گێڕامەتەوە ئەڵێن بەڵێ زۆر باشە فەرمون نمونەکەت پێشکەش بکە دوای دەچمە لای پرسیارەکە. العفو زۆر جار ڕەنگە ئەوەش ینی کاک جەلال ئێوەش بینی بێتان ئەو نمونەیە لە تۆڕە کۆمەڵاتەکان باسەکرێ ئەمە ئەگەرم چیرۆکە دروستکراویش بێت چیرۆکێکی زۆر جوانە ئەڵێن خاتونێکە بووە با بڵین پیاوەکەی لێ مردووە و ئەوانە ئەڵێ تا 6-7 ساڵیش کە مناڵەکان داوای پارەیان لێ ئەکرد پارەکەی لە جیرفانی چاکەتی پیاوەکەی داناویت بڕۆن لە جیرفانی باوکتان پارە بەرن باوکی مردووە ئەمە چۆنەڵی بە قودسیەت سیرکردنی باوکە لە خێزانە ئایا ئێمە ئەمڕۆ باوک دایکی لەو جۆرەمان هەیە ئەگەر هەبێ هەش بێ زۆر کەمە بەڕاستی و ئایا باوکی بەو شێوە با بڵین پێگە دیاریکراومان هەیە کە بەڕاستیش ئەگەر ئەمە نەبوو ئەوە کۆمەڵێ چۆنەڵی شتی بە دوایە دێکە زۆر باشە ماوەسا کەواتە خۆ ناکرێ کاتێک کە باوکێک لە ماڵەکە و لە خێزانەکەدا ڕۆڵی نەما هەمووی بگێڕینەوە بۆ خێزانەکەی بۆ ژنەکەی یاخود بۆ منداڵەکانی باوک خۆی چەندە بەرپرسیارە لەوەی کە دەبێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی لە ناو ماڵەکەیە بگێڕێ زۆر جار دەبێت باوک بە دەستەواژەکەی دیکەواتە دەبێت قسەی خۆی بێ لە ماڵەوە لە تەمان بە ویژدانەوە بە عەدالەتەوە نابێ مافی خێزان ژنەکەی یاخود مناڵەکانیش پێشێل بکە بەڵام هەندێک پیاویشن کە باوکی ماڵەوەن بەڵام زۆر جار هەر لە ناو کوردەواری خۆمانە پێیان دەڵێن زۆر سەرنەوی دەکەن بۆ قسەی ژن و مناڵ ینی بەم جۆرەی تر ئایا باوک خۆی چه ڕۆڵێکی هەیە بۆ لە دەستدانی ڕۆڵی ڕاستەقینەی خۆی هەموو شتەکان بگەڕێنینەوە بۆ ئەسڵ ئێمە مخالفین بە بنەما و ئەساسە دینیەکان لە ڕاستیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆچی فەرمێت مناڵەکانتان لە 7 ساڵی فێری نوێژکەن لە 10 ساڵی ئەگەر نوێژیان نەکرد لیاندن اینجا هەندێ خەڵکەیە احترامان بۆ ئەوەی کە یعنی لە شەرمی ئەوەی کە نەبادا NGO-کان و ئەوروپا ئەوانەی لێ عاجز بێڵە لێدان بە مانای لێدان نییە عنی نمونیان بۆ بێنەوە ئێخۆ ئامۆژگاریکردن نمونە بۆ هێنانەوەیە ئەگەر تۆ لە 10 ساڵی نەتوانی با بڵین ئامۆژگاریەکی ڕاستەقینە و چاوسورکردنەوەیەک و لێدانێکی بەسیت لە مناڵەکەت بدەی لە 15-16 ساڵیە لە دەست دەرچووە بۆیە ئەمڕۆ زۆربەی باوکەکان ئەو بەرپرسیارە نین و ئەزانن تەنها ئەمان ئیشیان ئەوەیە پاریان بۆ پیا بکەن جلوبەرجان بۆ بکڕن خواردنیان بۆ پیاکەن ئیدی کە ئەم باوکە دێتە ماڵەوە لەگەڵ موبایلەکەی خەریکی چۆنەڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و خەریکی یاری و سەرگەرمی لاوی خۆەتی 4 کەلیمە قسە لە ماڵەوە لەگەڵ ئەم مناڵانەی ناکات دوجار یعنی من نمونەیەکی بەسیت باسەکەم زۆربەی دایک و باوکەکان بە تایبەتی باوکانیش کاتێک کە بە مناڵەکەی ئێوارەڵێ زوو بخەوە پێی ناڵێ زوو بخەوە بۆی بەیانی بۆ نوێژی بەیانی خەبەرت ببێتەوە بۆی بچی بۆ مزگەوت پێڵێ زوو بخەوە بۆی بەیانی بۆ مەکتەب خەبەرت ببێتەوە بۆی بەیانی چۆنەڵی بتوانی سەعی بکەی کاتی تاقیکردنەوەکان مناڵەکانمان سەعات 5 لە خەوە لە سێن خەریکی سەعیکردن و ئەوانن کاتێکیش کە پشووە مناڵەکانمان سەعات 9 ئەوانە لە خەوە لە سن نوێژی بەیانی وەلا کە ئەنەوە جا ئەگەر تۆ نەتوانی پەروەردەیەکی سەحیحی مسلمانانەی کوردیانە پەروەردەی مناڵەکانت بکەی کەوا بێ بەرپرسیاری یەکەم لە دوای دایک بۆ گەڕانەوەی ڕۆڵی باوک خۆیەتی نەیتوانیوە ئەو کاراکتەرە چۆنەڵی کە فعالە بێ کاریگەرە بێ لەسەر خێزانەکەی نەیتوانیوە منداڵێک پەروەردە بکە کە دوجار ڕێزی بگرێ یان بە دیوێترە نەیتوانیوە
احترامێکی باشی باوکی لە پێش چاو مناڵەکانی بگرێ تاوەکو دەسا و دەست ئەم ڕێزە بەڵێن لە خۆی بنرێتەوە. تا چەندە لەژێر دروشمی ترسی لەوەی نەوەک باوکێکی یعنی لە ماڵەوە باوک سالاریمان بەستەرا بسەپێنرێت ڕێگرین لەوەی کە لە ماڵەوە باوک ڕۆڵی خۆی بژێڕێ ئیدی ئەم باوکە خۆی بێت و لە ترسی وەک خۆت ئاماژت پێکرد ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بێ یا خۆت زەخت و فشاری منداڵ و ژنەکەی بن لە بەرامبەرەوەی کە ئەمانیش نابێت لە ماڵەوە کەسێکە بێ بە ناوی باوک سالار. ئیسلام منهجێکی متەکاملە و یەک نوقسانی تێدا نییە و لە هەر ڕوویەکەوە ئەیگری تەماشاکەی حەلی پێیە بۆ هەموو کێشە و گرفتەکان و مەقاسدی شەریعاش یعنی پانتاییەکی فراوانی گەورەیە لە منهجی مسلمانە. ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ خێزانێکی تەندروستی مسلمانانەی مولتەزیم ئۆتۆماتیکیەن بەبێ ئەوەی کە باوکەکە هەوڵی بۆ بدا ڕۆڵی بۆ ئەجێڕێتەوە و ئەگەر ئەم فراغەشمان دروست کرد لە نێوان ژیانی چۆنەڵی ئێستامانەوە ئەو ژیانەی کە ئیسلام لێمانیەوێ بێگومان ئەکەوینە ژێر کاریگەری ئەو دروشمانەوە کە طبعا من نەفی ناکەم باوک سالاری نییە بەڵێ باوک سالاری هەیە و بەڵێ باوک هەیە تا ئەندازەی یعنی زوڵم لە خانەوادە و مناڵەکانیەکە بەڵام ئەوە باوکێکی مولتەزیمی دیندار نییە. کەواتە مامۆستا ئەگەر بە جۆرێک لەگەڵ حورمەتمە بێهۆشی با بڵێن مادە هۆشبەرکێشی چۆنەڵی دوورە دینی دوورە ڕەوشتە نەک ئەو باوکەی کە ئیلتیزامیە مسلمانێتەکەی بە سەقەتی وەرگرتووە منهجەکەی بە کامەلی وەرنەگرتووە ئەویش دیسانەوە ڕەنگە زیادە ڕێوی تێ بکە کەواتە ئەم مەسەلەی باوکایەتی ئەگەر ئینسان ئیفراتی تێ بکە ئەبێتە باوک سالار تەفریدیشی تێ بکە ئەبێتە باوکێکی چۆنەڵی پەراوێزخراوی کەنارگیری بێدەسەڵات هەردووچیان هەر هەڵەیە وەسەتیەت لە ئیسلامە لە هەموو شتێکا جوانە بەڵێ مەشورەتیش بە ماڵ و خێزان بکە و بەڵێ احترامیشی بگرە ڕێزیشی بگرە بەڵام لەو شوێنەیە کە قەراری تۆ بوو قەرار بدە شەرمن مەبە یانی. کەواتە مامۆستا ئەگەر لە بەدیوێکە ملکەتی بوو هەر خواستێکی گەورە و بچووک و ڕەوا و ناڕەوای ژن و منداڵ جۆرێک بێت لە نەمانی ڕۆڵی باوک ئایا دیکتاتۆریەتی باوکیش لە ماڵەوە تا چەندە هۆکارە بۆی کە ڕۆڵی ڕاستەقینی خۆی نەگێڕێت؟ بێگومان ئەگەر ئیفراتیش بکە زیاتر ڕەویش بکە لە ئەو دەسەڵاتەی کایەتی ئەوەش دیسانەوە هەر نەجێڕانی ڕۆڵە چونکە تۆ ئەگەر بەهێزی قووەت بە ئەوەی پێوترێت بە هێزی بازوو تەسەڕوفاتت لەگەڵ مناڵەکان تا کرد ئەم هێزە چەند حکومەکە تاو کاتەی تۆ پیرە بیت و ئەو بەهێزە بێ کاتێک کە معادلەکە گۆڕێ هێزەکەوێتە لای مناڵەکانت ئەو کاتە بە هەمان هێز مامەڵەت بە منطقی هێز مامەڵەت لەگەڵەکاتەوە کە بە منطقی هێز مامەڵی لەگەڵ تا کردەوە چیەکە چیت لێ کردووە دووبارەیە کاتەوە بەڵام ئەگەر بە منطقی عاتیفە و عەقڵ بە منطقی ئەوەی پێوترێ عورف و عاداتی کوردەواری عورف و عاداتی مسلمانانە تۆ مامەڵەت لەگەڵ مناڵەکان تا کرد کاتێک کە مناڵەکەت عاقڵە بێ گەورە ئەبێتە قاوەن عەقڵێکی متەکامیل بە هەمان منطق مامەڵەت لەگەڵەکاتەوە کەوا بێ ئەوە تۆی ئۆڤەرت داوە کە مناڵەکەت لەگەڵ تا مناڵێکی تەندروست بێت تۆش باوکێکی بڕیاردەری چۆنەڵی تەندروست بی و ئەوە تۆشی بڕیار ئەدەی مناڵەکەت بە منطقی هێز و بە ناعەقلانیەت کاتێک هێز و بازوو هەیە و تۆ ناتمێنێ کابێ بڕیارەکە دیسانەوە بەدەست باوکۆیەتی ئەتوانێ باوکێکی ئەوەی پێوترێ سەلار بێ نەک سالار با بڵین. زۆر باشە کەواتە لایەنە پەیوەندیدارەکان لە زانایەکی ئاینی و لە کۆمەلگا و لە لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و حکوومەت چە ڕۆڵێکیان هەیە یاخۆ دەرک و بەرپرسیارەتی ئەمانە چییە لە گێڕانەوە و هوشیارکردنەوەی تاکەکانی ناو خێزان و گێڕانەوەی ئەو ڕۆڵە بۆ خودی باوک؟ بەڵێ ئێمە کۆمەڵگەیەکی زۆر لاسایی کەرەوەین بەداخەوایڵێم بەداخەوە زۆر بەداخەوایڵێم
مجتمعی ئەوروپی هاتووە بۆ ئەوەی هیچ تەوازونێک ڕاگرێ لە نێوان خێزانەکانە و هاتووە دەرەنجامی زوڵم و زۆرێکی پیاوان لە ژنان لە ڕابردووە و قەتڵ و عامکردنی ئافرەتان و مناڵان و فڕێدانی مناڵ بۆ سەرجادە و بەخێوکردنیان لە شوێنە گشتیەکان و ئەوانەیە هاتووە کۆمەسەلەن جارنامەی جیهانی مافی مناڵی داناوە. ئێمە لە جیاتی ئەوەی کە کۆمەڵگە بگەڕێنینەوە بۆ با بڵین ئەو فەرهەنگ و کولتورە جوانەی باوباپیرانی خۆمان دین ئەیگەڕێنین ئەو خێزانە گەڕێنینەوە بۆ خێزانێکی تەقلیدی بێعەتفی بێبەزەیی ئەوروپا و هەروەها لە قوتابخانە و شوێنە گشتیەکانە دین چیەکەین ئەم خاڵبەندیانە مناڵ مافی هەیە کاتێک باوکی دەنگی بەسەرا بەرز کردەوە تەلەفۆن کا بۆ ژمارە ئەوەنەی پۆلیس مافی هەیە کاتێک نازامچی کرد شکات بکە ئەوە بە هیچ شێوەیە چارەسەری کێشە ناکە بەڵکو چیەکە جۆرێک لە بەتڕانیەت ئەداتە ئەو مناڵەکە هەستکە ئیدی کەسێکی ناوێ سەرپەرشتیاری بێ ئەم قووەتێکی لە پشتە کەوابێ ڕۆڵی نەگەتیڤ سلبی هەیە با بڵین لە دەسەڵات لە یاسا و هەروەها مامۆسایانی ئاینیش پشکی شێریان بەرەکەوێ من نابینم مامۆسای ئاینی لە وتارەکانیە بەسەرەن ڕۆڵی دایک بجێڕێتەوە بۆ نمونە ڕۆڵی باوک بجێڕێتەوە خێزانی بەختەوەر بۆ کۆمەڵگەکە باسکە حەلی جەزری و با بڵین ئەوەی پێوترێ ینی قسە لەسەر ئانیەت بکاوانەی کە تازە ڕوو ئەدەن ینی ئیلا ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی مەسائیل و بەداخەوە بەم دوایە بۆتە زۆربەی منبەرەکانی عی بۆتە منافەسا بۆتە باسی اختلافی مەزاهیب و ئەوانە لە ئەسڵی ئیشەکە کە پەروەردەکردنە کە چۆنەڵی گێڕانەوەی ڕۆڵی تاکە وەکو موقعی خۆی بۆ خۆی ئەوە ڕێکخراوەکانیش هەر باس ناکەم ینی زۆربەی ڕێکخراوەکان ئیش لەسەر لە جیاتیەوەی ئیش لەسەر مەسەلەن ڕێک و پێکتریکردنی کۆمەڵگە برن بە جۆرە لە جۆرەکان بەلا ڕێایی بن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا فاروق نەسەردین زانایانی کە لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان وەک پێشتریش ئاماژەمان پێدا قسەکردنە لەسەر دەربڕینی ڕای ئازادی و ڕەخنەگرتن. لە ساڵی 2011 بیرمان نەچێت بەشێک لە دروشمی خۆپیشاندەران ئازادی بوو لەگەڵ ناندا. بەڵام ئێستا لە 2020 خەریکە هەر بەپێی مەرجەکانی پێدانی کار یاخۆت مەرجەکانی پێدانی هەلی خوێندن لە ناوەندە خوێندنگاکاندا وات لێ دەکەن نابێ هیچ قسە و گفتێکت هەبێ و هیچ ڕەخنەیەکت بەرامبەر بەو دام و دەستگایە هەبێت کە کاری تێدا دەکەیت. تەنانەت لە هەندێک نووسراوی کۆمپانیاشدا دەڵێت کە یەکێک لە کۆمپانیاکان نووسراوەکەی ورتر لە لامانە باز لەوە دەکات ئەم کۆمپانیایە لە ناوچەی بازیانە دەڵێت کارمەندەکانی بۆیان نییە هیچ لایک و کۆمنتێکیش لەسەر هیچ پۆستێکی فەیسبوک بکەن کە بە جۆرێک لە جۆرەکان پۆستەکە پێیوەستە بە ڕەخنەی ژینگەیانە لە کۆمپانیەکانی وەبەرهێنان لە منتیقەکانی بازیان تەنانەت نەک کۆمپانیاکی خۆشی بۆ شێوازە هۆشداری داوە کە کارمەندەکانی بۆی نییە ڕەخنە و کۆمنت دژی هیچ کۆمپانیاک لە ناوچەکەدا بگیرێت. بۆیە بە پێویستمان زانیم تەوەرە تەرخان بکەین بۆی کە بزانین ئایا لە 2020 بۆچی دەبێ تاک ماف و ئازادیەکانی لە بەردەستانە بێت لە ژێر ناونیشانی ماف و ئازادیەکانی تاک لە شوێنی کاردا بە میوانداری زۆر بەڕێز کاک بڕیار عوزێر چالاکی مەدەنی لە شاری ڕانیەوە میوانمانە. کاک بڕیار زۆر سپاس بۆ دەرفەتە دەکرێت لە 2020 تا بین و بۆت نەبێت تەنانەت لایک و کۆمنت لەسەر پۆستێکی ڕخنەئامێز لەو شوێنەدا بکەیت کە تێیدا کار دەکەیت ئیدی ئەم شوێنە حکومی بێت یاخود ئەهلی شوێنی معریفە و خوێندن و ڕۆشنبیری بێت یا خۆت شوێنی بژێوی ژیانی خۆت بێت کە بتێوێوارە بژێوی ژیانی خۆتی پێپەیدا بکەیت. بەڵێ زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان سپاس بۆ دەرفەتە. بێگومان ئەوەی کە ئێستا دەگوزارێ طبعاً بە بەراورد بە ساڵانی ڕابردوو یا با بڵێن
بەر لە حەفدەی شوبات کە هەمیشەوا دەگوترێ حەفدەی شوبات وەکو قەتیعە بۆ زەمانەکەی خۆی بۆ سەردەمەکەی خۆی جۆرێک لە پاشەکشە لە ڕای بەڵە کاک بڕیار ئەگەر گوێت لە دەنگمە دەتوانین درێژە بە وتەکانت بدەیت کە دیارە پەیوەندیەکەمان دەپچڕێت لەگەڵ کاک بڕیاردا کە تایبەتە با قسەکردن لەسەر دەربڕینی ڕاو ئازادی و ئازاد و لە دەربڕینی بیر و بۆ چوون بە تایبەتی دوای سەر هەڵدانی ئەو تەوژمە بەرفراوانەی کە یا با بڵێن ئەو کاریگەریە زۆرەی کە لە ڕێی سوسیال میدیاوە توانرا بەسەر دەسەڵاتی سیاسیەوە دانەوەی هەبێ ئەوەی کە ئێستا بەو شێوەی چاوکاتی کە هاوکارانم گرفتەکە چارەسەر دەکەن دەچینە لای ڤیتیەک کە پەیاملێرمان سامان فەتاح لە هەڵەبجە بۆی ئامادەکردوین قسەکردنە لەسەر یا ڤیتیەکە تایبەتە بە کەسێک لە بازاڕی هەڵەبجە کە نزیک بە 30 ساڵە سەرقاڵی کلیل سازیە با پێکەوە بینێرێن ڤیتیە بین لە هەڵەبجەوە. عليكم السلام ورحمة الله. كاكا جام بخير بي. أولي ونك بخير بي أخي. إيه ما يخور شيء. شو يخربوا؟ أما خوي دسك كان لو تشكى بي بس ما خربني. بخير بي قربان جي. سلام. باجش كود. برا وزور وكمي كردوي ترى وناكري. نقشة كان سيدته نقشي أما الزبرة أو وردة من ناو مرياية كوري وصا عليم لصالي 1989 لقل إيشي كلي سازيا خريشين يكم كسيشين كلا هلبجا أم إيشا أكي يعني بكو بلي داهنان يكمان كدو لهلبجا نوعيتي كلي لكاني جزورن هلو إيشا كاني بكو بلي إشي مالانا كاين إشي سيارة كاين إيثر وكولي سويتي سيارة بتايبتي خريجي أمي شانا أبي جا نوعيتي كلي لكاني زورة إيسا راسي جاران كم بو تقريبا لواتي 4 نوع 5 نوع هر أو نبوه بس يسا ما شاء الله أو نزياي كردو نازانين نوعيتها كان الحمد لله تايسا إيشا كمان بزونيتي ماوتو وزور خوش حاليشين لقل فيشاكي خومانا وەکو بڵێ لەخوا بەزابێت تووشی هیچ کێشەیەکیش نەبووین چونکە احتیفاز بە ئیشەکەی خۆمانەوەکەین ئەمە مەسئولیەتیشی تایە میشە ڕاستی هەموو کەسێ ناتوانێ میشە بکە سەرەتا ئەم کلیلە دروستەکەین بۆ ئەم کێلونە ئەیهێنینی لێرە بڵێن ئەمە تاوان چەند جیازێکە لێرە ئەم مەکینانە هەریەکیشیان ئیشێکەکە ئەمە کۆمپیوتەری پێڵێنم حالیان ئەم کلیلەی کە ئیبڕم بەڵام پێشتر ئەمە پاکراوەتەوە ئەمە ئێستا حاڵەتی ئەوەیە بیبڕین ئەمە بەم شێوەیە کلیلەکە ئەبڕین بەم شێوەیە کلیلەکە بڕین و ئەمە ئەم کلیلانە کۆمپیوتەریان پێڵێن جا بربەنێکی لێین بربەنێک ئەم خەتانە شەرحەکانی پاکەکەینەوە جا ئەمە ئەین لەم فڵچەیە لەم کۆسەرێ لێرە ئەمە پاکەکەینەوە ئێستا تاقیەکەینەوە لە بۆ نمونە لەم کێلونە ئەم کلیسازیە زۆر پێشکەوتووە جاران هەر 4 نوع 5 نوع بووە ئێستا زۆر پێشکەوتووە ئەنواع وەشکاڵ کلیل پیا بووە ئەمە ئێستا بۆ نمونە ئەمانە کۆمپیوتەری ئەمە ژەر کلیلی احتیادی نۆرماڵ دروستەکە و بەڵام ئێستا حەقت ئەتوانم بڵێم ئەگەر وەکو جیاز بیکڕید ساڵانە مۆدیلی تازەتر دەرەچێت ئەوەی کە حاسەیە بڵێن بۆ بەتایبەت بە سویچی سیارە ئەوە چەند نەوعی هەیە
یعنی بە دانەیەک و دوودانە کۆتایی نایە ئەتوانم بڵێم تا 5-6 دانە ئەمجا کۆتاییەت تۆ بەس بۆ سیارە بیکڕی ئەویش ئیشی بڵێن کۆمپیوتەریوانە بەنیسەت کلیدی تریشۆ نەوعێتەکان ئێستا بەڕاستی پێشکەوتوترە لە جارە زۆر پێشکەوتۆ بەردەوامیش نەوعێت زیاوە بێ دەگەڕێمەوە ڕانیە لای میوانەکەم کاک بڕیار عوزەیر کاک بڕیار سڵاوی خوا لێبێ دووبارە ئەگەر گوێت لە دەنگم بێەوە هیچ گرفتێکی ئینتەرنێت جارێکی دیکە دروست نەبێتەوە درێژە بابەتەکەمان دەدەین هەمان پرسیاری پێشم دووبارەکەمەوە دەکرێت 2020 بێت و ئێستا بە گرێبەستی دوولایەنە بەرامبەرەکانیان لە پێناو پێدانی کار یاخود هەلی خوێندن بێدەنگ بکرێن طبعا بەجددی کێشەکە سەرەتا دەبێ ئێمە لەوە دەست پێ بکەین ئەگەر ڕێکخراومان هەیە ئەگەر کۆمپانیامان هەیە و خەڵکانێک هەیە وەکو دەستی کار لەوێدا کار دەکەن ئەی بۆ ڕێکخراومان نییە بۆ پاراستنی ئەوانە یاخود چەند ڕێکخراوی کرێکاریمان هەیە کە ئیش لەسەر ئەو جۆرە کەیسانە بکە کە چۆن کرێکاران لە مەجای جیاوازدا بە بەهانەی جیاواز دەسەوسێندرێنەوە یاخود مەوداکانی ئازادی ڕادەربڕین یا با بڵێن کە دینە سەر باسی ڕۆژنامەگەری لە مێدیادا یعنی چەند ڕێکخراوی ناحکومیمان هەیە کە لە دەرەوەی سیستەمی سیاسی بتوانێت ئیش لەسەر ئەو کەیسانە بکە ئەوانە وەکو کەیس لە خۆ بگرێ و ئیشیان لەسەر بکە و بیان کاتە بابەتی مێدیایی و بابەتی بەدواداچوون و لێکۆڵینەوە بەداخەوە ئەو کەیسانی کە ئێستا جەنابەت باسی دەکەی ڕەنگە سامپڵێکی زۆر کەم بن لە دەیان کەیسی دیکە کە ڕۆژانە ڕوودەدا و ناگاتە مێدیا چەوساندنەوەی جیاواز بە تایبەتی کرێکارانی کۆمپانیەکانی پاکردنەوە جائیدی هەتاوەکو دێ خوارتر بە هەمان شێوە لە سەروتریش بە هەمان شێوە ڕەنگە کەیسی جیاوازمان هەبێت کە خەڵکانی خاوەنکار بەردەستەکانیان بچەوسێننەوە یان بۆ بابەتێکی زۆر بەرتەسک احترامەن جۆرێک لە ماستاوکردن ناچاریان بکەن کە کۆمەڵێک ئیمزا کۆ بکەنەوە کە بە سەر و خۆیانی بفرۆشنەوە یاخود خۆی پێ دەربخان کە علاساس ئێمە ئەوەندە دڵسۆزی دەسەڵاتی سیاسین کە تەنانەت کارمەند و با بڵێن کرێکارەکانیشمان ناچار کردووە کە لەو چوارچێوەیەدا بیر بکەنەوە و لێی لانەدەن بەداخەوە بەجددی یعنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە شێوەیەکی گشتی کەم تەرخەم بوون کاک بڕیار هەندێک شت لە ناوەندە خوێندنگاکاندا بە تایبەتی لە زانکۆکاندا دەگوزارێت کە هەندێکیان ئەتوانم بە بەڵگەشەوە لە بەردەستا هەن بڵێم کە هی ئەوە هەم تەنانەت دۆسی گەورەیان لەسەر دروست بکرێت تەنانەت داواکاری گشتی لەسەریان بێتە خەت بۆچی دەبێت ناوەندێکی زانکۆ بێت گرێبەست لەگەڵ خوێندکارەکانی پڕ بکاتەوە ئەگەر بێت و هەر جۆرە ڕەخنەیەک هەر جۆرە پۆست و کۆمنتێکی هەبێت کە لە بەرژەوەندی زانکۆکەیان نەبێت لە بەرژەوەندی زانکۆکەیان بدات ئەوە سزای لێپێچین سزای بەسەرا دەسەپێنرێت و دەبێت بەم سزایش ڕازی بێ و بێ ئەمە ژواژۆ بکە لە کاتێکا بیرمانە چەمە شوێنێکە شوێنی خوێندنە شوێنی معریفە و ڕۆشنبیریە ساڵی 2020 بەڵێ ساڵی 2020 تۆ دیقەت بدە کاک جەلال یعنی ئێمە لە 2011 خوێنکاری جامیعەتی دەکرد وەنە بووبووینە گەورەترین با بڵێن گروپی فشار بۆ سەردەسەڵاتی سیاسی کە تینێکی تەواویان بۆ دەسەڵات هێنابوو بەڵام ئێستا یعنی خوێنکاری جامیعە بە جۆرێک تەپەسەر کراوە کە ناچار دەکرێت فۆرمێک پڕ بکاتەوە بۆی کە تەنانەت لێدوانی نەبێ قسەی نەبێ هەڵوێستی نەبێ با بینە سەرەوەی بزانین چی ئەو ڕوحیەتەی کوشت بەجددی یعنی ئەحزابی سیاسی بە تایبەتی ئەحزابی معارەزە بە فعلە غەڵەتەکانیان کە
هەمووی 2004 خزمەتی سیستەمە سیاسیەکەی بیرکردنەوە لە چوارچێوی سیستەمە سیاسیەکەیدا هەر چۆنێک بیرکەوە هەر خزمەتە بە ئەو بنمونە تۆ بەشداری پەرلەمانی لەگەڵ دەکەی پەرلەمانەکەی بۆ جوان دەکەی دێ هەڵبژاردن دەکەی بە هەمان شێوە ڕوویەکی وەچێکی دیموکراسی و دەسەڵاتی پێشان دەدەی لە کاتێکدا وجودی نییە دەی خۆپێشاندان دەکەی خۆپێشاندان فعلێکی مەدەنیە ینی دەبێ وەڵام دەرەوەکەی بەرامبرێت ینی بێ گوێ لە داواکاریەکانت بگرێ وەکو کاتێکە تۆ دەبێ گروپی فشار بابەتەکەت بە هەند وەربگرێ بەڵام لە کاتێکدا تۆ یعنی سوور دەزانی دەسەڵاتی سیاسی کوردی ئەو پۆتانسیێڵانی تێدا وجود نییە تاوەکو جواب بداتەوە بۆ داواکاری مەدەنیەکانی تۆ لە هەمان کادا هەر سوورتری لەسەر ئەو شێواز ئەو نەمەتە ئەو فۆرمە غەڵەتەی کە پێمانەوە گرتووە بەداخەوە ینی بۆ ئەوەی کە ئەوانە دووبارە نەبنەوە ڕاستە ساڵی 2020 بەڵام لە غەڵەتەکانی ئێمە وای کردو کە دەسەڵاتی سیاسی بە زۆرێک سوودیان لێ ببینێ لە ئایندەدا ڕەنگە مەوداکانی ئازادی ڕادەربڕین بە زۆرێک بەرتەسک ببنەوە احترامە ڕەنگە کۆریای باکوورێکی بچووک لە هەرێمی کوردستاندا ڕوو بدا بەڵام دەکرێت پاساوی ینی ڕێکخراوی مەدەنی بە ڕۆڵی خۆی هەڵناستێ دەکرێت بە پاساوی گرێبەستی دوولایەنە بڵێن گروپێکی فشاری دیکە وجودی نییە دەکرێت بە پاساوی گرێبەستی دوولایەنە تۆ بێی ئەم کرێکارت یا خۆمەم خوێندکارت بەو شێوازە بێدەنکەی بۆی نەبێت تەنانەت لایکێک بکە ئێمە پێشتر لە چەند ساڵی ڕابردوو لە دۆسیەکانی دادگایە دەبینین کەسێک لەسەر لایکی پۆستێکی با بڵێن گروپێکی تیرۆریستی سزای زیندانی بەسەردا سەپێنرێت کە ئەمە ڕەنگە لە چوارچەوەی هەندێک یاسای ڕێکخرا بێ بەڵام ئایا دەکرێت لە چوارچەوەی گرێبەستێک هاتووە بێ خوێندکارەکەت بەو شێوازە بێدەنگ بکەیت کان بۆی نییە تەنانەت لایکێکیش بکات؟ خۆی احترامە زۆر زار ئێمە دەگەینەوە قەنەعەتی کە پێمان وایە دەسەڵاتی پارتی بێچێتی لە ناو دوو کەوانەدا زۆر یعنی بیر و بۆچوونەکانمان هەڵەیە بەرامبەریان پێمان وایە یعنی ئەوەندە عاقڵ نین جوان بیر بکەنەوە بەڵام بۆ هەندێک بابەت کە پەیوەستە بە مانەوەی خۆیان هەر بەجددی جوان بیر دەکەنەوە تۆ سیرکە یعنی دەسەڵاتی قەزایی لە هەرێمی کوردستاندا حاکمەکان لە هەرێمی کوردستاندا کاتێک دێتە سەر بڕینی موچەی خەڵکو و پاشەکەوت و ئەوانە تاکە فیئە کە هیچ پاشەکەوتێکیان لەسەر نابێ موچەکانیان وەکو خۆی لە کاتی خۆیدا وەردەگرن حاکمەکان دەسەڵاتی قەزاییە لە هەرێمی کوردستاندا بۆچی لەبەرەوەی هێشتاش تۆ وەکو خەڵکانی معارز وەکەوەی کە لە دەروی سیستەمی سیاسی بیر دەکەیەوە 2000 یعنی دەبرێەوە بەردەمی ئەو حاکم و ئەو دەسەڵاتە قەزایی ئەو یاسایانە حکمت دەدەن تۆ دیقەت بدا ینی کەیسێک تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان گەندەڵی بێ فەسادی ئەخلاقی بێ گەندەڵی گەورە بێ ینی لە هیچ بوارێکدا پێشەرکاری ڕۆژنامەنووسی بێ دادگای یەکلایی کردبێتەوە لە مەسلحەتی خەڵکی مەزلوم ینی ئەوە بەجددی هۆکارە بۆی کە تۆ لەلایەک پەرلەمان وەکو دەسەڵاتی یاسادانان دێ کاتێک کە دێتە سەر موچە و یاسای چاکسازیوانە باسی هەموو شتێک دەکرێت باسی موچەی پەرلەمانتار ناکرێت لە خودی پەرلەمانەکەدا ینی کە دێتە سەر دەسەڵاتی قەزایی پاشەکەوت و ئەوانە هەموو فی ئەو گروپە جیاوازەکان بە لە ناو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمدا موچەکانی یەکەم دەکرێتەوە دەسەڵاتی قەزایی نەبێ لێرەوەیە کە تۆ دەچیەوە بەردەمی چێ دەسەڵاتی قەزایی چییە؟ کۆمەڵێک یاسای نووسراوە کە لە پێناو مەساڵحی خۆیاندا دایان ڕشتووە. زۆر باشە کاک بڕاگەر بە کورتی پێم بڵێ ئایا ئەم دۆخە بەم شێوازە ئەگەر بێت و وە خۆت ئاماژەت پێکرد ڕێکخراوەکانی پەیوەست بە بەرگری لە کرێکاران یاخۆت لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان بە هەم بابەتە کۆمەڵایەتەکان هەم بە پەروەردەیەکان کە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵامان هەیە ئەگەر ئەمانە بەدەنگ نێن ئەم ئاڕاستەیە ڕۆ و کوێ دەڕوات بینیمان لە 2011 کاتی یاسای خۆپشاندان دەردەکرێت هەندێک پەرلەمانتاری معارەزە کە ئەو کاتە کە زۆر جەریانە ڕوبڕێم یاسایە دەوەستانەوە بەڵام ئێستاوە تا بە بێبوونی یاسایەکی دیاریکرا و زۆر بە جوانی خەریکە تاکەکان دەمبەست دەکرێن لە ڕێخنا ئایا ئەو لایەنانە بەرپرسیارەتیان چۆنە و ئەگەر بەم شێوازش بڕوات ڕۆ کوێ دەڕوات؟ خۆی بە شێوەیەکی گشتی کۆمەلگا پێویستە خۆی ڕێکبخاتەوە هەر 10 ساڵ جارێک بە بۆچوونی من کۆمەلگا بە بیر و بۆچوونێکی دیکە خۆی ڕێک دەخاتەوە لە چوارچێوەی فکرێکی دیکەدا ئێستا خەڵک لایەزال هێشتاش
جۆرێک لە شۆک بەری نەداوە بەرامبەر بەو فعلە زۆرانەی کە لە دوای هەفتەی شوباتەوە یا با بڵێن ئەو کەف و کوڵە زۆرەی کە بە هەبوو و بە زۆرێک لە زۆرەکان لە ناو برا بۆیە دەبێ ئێمە سەرەتا لەو شۆکە بینە دەرەوە ئەوجار هەستین بەچی دروستکردنی ئەو ڕێکخرا و کۆمەڵە و ئەو تەنزیماتە جیاوازانەی کە ڕاستەخۆ پەیوەستن بە فیئە جیاوازەکانەوە بنمونە هێشتا ڕێکخراوێکی کرێکاریمان نییە کە بێ ڕاستەخۆ بەرگری لە مافی کرێکاران کار لە دەرەوەی دەسەڵاتی سیاسی ڕێکخراوێکمان نییە یا گروپێکمان نییە کە بەرگریکاری مێدیاکاران بێ بە شێوەیەکی گشتی لە دەرەوەی دەسەڵاتی سیاسی هەمویان بە زۆرەکان پەیوەست کراون بە کۆمەڵک یاسای سندیکاکانە جا هەر یاسایشی دیکەیە دەبێ ینی بەجددی تێبگەین پەرلەمان وەڵامدەرەوەی هەموو داخوازیە ڕەوا و حەقیقیەکان نیە تاوەکو ئێمە بچین هەموو کەیسەکان بەرینەوە بەردەمی پەرلەمانتاران یعنی بەجددی بەڕای من پێویستە کۆمەلگا ئەو شۆکە بەریدا کە لە دوای ئەو شکستە گەورەی کە تووشی بووە و بەرەبەرە بگاتەوە قەنەعەتێک کە پێویستە جارێکی دیکە خۆی ڕێک بخاتەوە زۆر باشە ئەو جار دەکرێت بیر لەو بابەتانە بکەینەوە بەجددی زۆر سپاس بۆ بەڕێز کاک بڕیار عوزێر چالاکی مەدەنی کە لە شاری ڕانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی عزیز لە کۆمسیۆنی باڵای مافی مرۆڤی عراقی ئامارەکانی خۆکوشتن یا هەوڵدان بۆ خۆکوشتنی بڵاو کردەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە عێراقدا کە بە 725 حاڵەتی کوشتن و هەوڵدان بۆ خۆکوشتن تۆمار کرابوون لە ناو ئەم 725 حاڵەتەیە کە بەسەر پارێزیەکانی عێراقدا دابەش دەکرێت کەرکووک پشکی شێری بەرکەوتووە کە 106 حاڵەتی بەرکەوتووە بۆی کە بزانین ئایا هۆکارەکانی خۆکوشتن یاخۆت پەنابردن بۆ خۆکوشتن لە پارێزگای کەرکووک چییە کە بەم شێوازەم پشکە زۆرەی بەرکەوتووە ئەم تەوەرەی سێمی بەرنامەمان تەرخان کردووە و لە کەرکووکەوە میوانداری زۆر بەڕێز خاتو جوان حەسەن مافناس و ئەندامی لیژنەی پێشووی یاندامی پێشووی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان کردووە جوان خان سڵاوی خی گەورەت لێبێت ئەگەر ئاماژە بەوە بکەین ئایا ئەم ئامارانە لە کەرکووکدا ئاسایی دەبینرێن لە چاو پارێزیەکانی دیکە سڵاوی خۆی گەورە لە ئێوە و لە بیسەران و بینەرانی کەناڵی پەیام سەبارەت بەو ئامارەی کە بڵاو کراوەتەوە لە عێراقا لەوانەیە بڵێن ئامارەکە بە شێوازێکی دەقیق نییە یاخو با بڵێن ناتوانرین بڵێن هەمووی تەواوە چونکە هەموو کاتێ ئامارەکان دیوی ڕاست و دیوی هەڵەشی هەیە ئەمە ئامارەکە لە ئاستی عێراقا ئەگەر باسی بکەین بۆ ڕێژەی خۆکوشتن و یاخو دیاردەی کوشتن لە عێراقا بڵێ هەمانە و ژمارەکەشی زۆرە و لە شارێکە بۆ شارێکی کەش ئەگۆڕێ بڵێ ڕاستە بەڵام ئەم ژمارەیە کە کەرکووک کراوەتە یەکەم بەدەر لە شارەکانی کا من بەش بە حاڵی خۆم کە چەند ساڵێکە لە بواری مافی مرۆڤ و ئاگداری بارودۆخی مافی مرۆڤم لە عێراقا بە حکمی پەیوەندیەکانی حکومی بێ یاخو ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیان لە ڕووی ڕاگەیاندنەوە ئەم ئامارە ناڕاستیەکی تێدایە چونکە ئەگاتە بۆ چەند هۆیەک یەکێکیان لەوانە ئەگەر بڵێن بارودۆخی مافی مرۆڤ لە عێراق خراپە و پشێوە ئەگەر ئێستا سیر بکەین شارەکانی خواروی عێراق لە کەرکووک زۆر خراپترن و لەویا بارودۆخەکە زۆر ئاڵۆز بووە و زۆرترین داواکاریەکان لێوە سەری هەڵداوە یاخو با بڵێن زۆرترین پێشێرکاری مافی مرۆڤ لەوێ ئەکرێت بەڵام سیرەکەی لێوێ ڕێژەکە کەمترە سبەبی ئەوەشی کە بۆچی عێراق ئاوای لێ هاتووە ئەگەر با بێن بچارە سەرەتا باسی هۆکارەکان بکەین بەهۆی باری ئابووری عێراقەوەی و ناجێگیربوونێتی بەهۆی باری سیاسیەوە بوونی داعش و گەندەڵێکی یەکجار زۆرە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقی لە قیمەی دەسەڵاتەوە تاکو خوارەوە دەگەندەڵی بەڕێژەیەکی زۆر بڵەپەر بڵاوە و نەبوونی ناعەدالەتی کۆمەڵایەتی لەگەڵبین پێکاتەکان بەڵام بۆچی کەرکووک بەم شێوازە من نەکو باسم کرد بۆ سەبارەت بەو بابەتە کەرکووک بۆچی ڕێژەکە لەبەرەوەی کەرکووک لەوانەیە هەر لە ساڵانی پێشووتری شاوا بووە ئازادیەکی زیاتری هەبووە لە چاو شارەکانی کە بۆ پێدانی ئامار بە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی یان بە ڕاگەیاندن بەڵام لە شارەکانی عێراقا بەو شێوازە نیە ئەمە من بە پێی وەکو باسم کرد بە پێی ممارەسەی کاری ڕێکخراوەیی بێ یاخو ڕاگەیاندن بێ یاخو وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەمان بەدی کردووە لە خواروی عێراقەوە
تەنانەت لە بەغداش زۆر بە ئەستەم ڕێکخراوەکان و ڕاگەیاندن ئاماری دەقیقیان دەست ئەکەوێت لە دام و دەستگا حکوومیەکان بە تایبەتیش لە بواری ئەمنیەکان بێ یاخۆ لە بواری مافی مرۆڤ. زۆر باشە خات و جوان ئایا ڕەنگە بینەر پرسیارەوە بکە خراپی سیستەمی حکومڕانی و گەندەڵی چه پێوەست دەکالەوەی کە من لە شوێنی خۆما و لە ماڵەکەی خۆما پەنابەرم بۆ خۆکوشتن؟ بەڕێزم ئەمانە وەکو زنجیرەیەک وایە هەموو یەکە بەستێتەوە. هاوڵاتیەکی عێراق زانکۆی تەواو کردووە 4 ساڵە 5 ساڵە 10 ساڵە گەنجێکە هەلی کاری بۆ نەڕەخسێنراوە ژیان گوزەرانی زۆر خراپە ناتوانێت بژێوی ڕۆژانەی خۆی پێیاکە. ئەمە چی ئەکا؟ هیچ دەسەڵاتێکشی نییە ناچارە بێ بۆ خۆی دەرباسکە لەم بارودۆخە ئابووری خراپەی کە هەیەی پەنابەرێ واستبوونی واستە لە دامەزراندنە بوونی ڕەشوە لە کاتی دامەزراندنە و داوای پارەکردن لە هاوڵاتێک ینی بۆ نمونە یەکێک ئێوەک و مامۆسایەک دابمەزرێ داوای 80 وەرەقە و دەفتەرێکی لێ ئەکرێ کە ئەم دواتر لەوانەیە بە 400-500 دابمەزرێ ئەمە بەشێک لەوانەیە بتوانێت دابینێکە بەشێکی کا بە مافی خۆیەتی دابمەزرێ. دوای نەبوونی هەلی کار لە عێراقا تەنانەت لە کەرتی تایبەت شاواتە نە کۆمپانیای وامان هەیە نە کارگەمان هەیە نە پرۆژەی ئیستثماریمان هەیە کە خەڵک بتوانێت ئیشی تیا بکە و بژێوی ژیانی پێیاکە. ئەمە بۆ کەسی خێزانداریش هەمان شێوازە بۆ ژنێکی شوایە کە بەس خێوکەری نییە کۆمەڵە منداڵی هەیە حکوومەت 200,000 ئەداتێک کە جار وایە 4 منداڵی هەیە ناتوانێت کرێخانەکەی پێدابینکە و نەبوونی یەکسانیەکە کەوکو باسمان کرد لە دابشکردنی موچەشا لە عێراقا ئەمە وای کردووە دیسانەوە ئەوانەی کە موچەخۆریشن نابوونی نادەتپەروەریەکی هەیە لە موچەیە و نەبوونی ئێستا لە عێراقا بەداخەوە شتێک دروست بۆ پێوترێ چینایەتی واگەت تەبەقایەتی لە کۆمەڵایەتیە دروست بووە کە بەشێک ئیتر زۆر بە ژیانێکی خۆش و ئاسوودەی و هەبوونی دارایەکی چاک و دەسەڵات لە دام و دەستگاکانە ئەژێ و بەشێکیش ناتوانێت بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی دابین بکە. ئەم جیاوازەیە کە کراوە لە ناو کۆمەلگایە لەوانەیە بەشێک لە هاوڵاتیان ناتوانێت تەحملی بکە و دیسانە بۆ کۆمەڵە کێشەش خۆی ئەگرێتەوە هەندێکمان هەیە کێشەی بۆ ئەفۆن بەس ئەم خاڵەش کێشەمان هەیە لەگەڵ دادگاکان و دەستگا ئەمنیەکانیشە بەشێکمان کێشەی کۆمەڵاتی بۆ دروستە بێ یا کێشەی عەشاری بۆ دروستە بێ کە نەبوونی دادپەروەری لە دادگاکانە و بەدەمەوەچوون و کێشەکان و چارەسەرکردنی کێشەکان بە پێی یاسا و دادگایە بەشێکیش لە کێشە کۆمەڵاتەکان ئەگەر ئەمە دیاردەکە زیاتر کچ و ژن ئەگرێتەوە پەنا بۆ خۆکوشتن بەرن چونکە لەویا دادگا منصف نابێت لەگەڵا بۆ چارەسەرکردنی کێشەکەی و بەدەمەوەچوونیدا. زۆر باشە کەواتە خات و جوان بە پێەوەی کە ئێوە زانیاریتانیەوە لە بابەتەکەدا پێشتر لە لیژنەی مافی مرۆڤون وەروەها وەکو مافناسیەک وەکوی کە لە بابەتەکانە هەن ئەوانەی کە زیاتر لە ناوچەکەی پەنابن بۆ خۆکوشتن زیاتر ئافرەتن یاخۆت پیا و یاخود نێرن یاخود مێ بەڵام لە گەنجن خێزاندارن لە کام توێژن زیاتر کە پەنا بۆ خۆکوشتن دەبن. لە ساڵانی پێشووە دیاردەیەکمان هەبوو ئەوەی خۆکوشتن و یاخوکوشتن زۆربەی لە ڕگەزی مێینە بوو بە تایبەتی تریش زیاتر هەندێک زۆربەی ئەوە بجارەوە بوو خێزاندار بوو بە حکمی کێشەی خێزانیەوە زیاتر خۆیان پەنا بۆ خۆکوشتنەوە. بەڵام لەم ساڵانەی دواتر ئەوەی بەدیمان کرد گەنجێکی زۆریشی تیا ینی ڕێژەی گەنجیش ڕێژێکی بەرچاوە لە ڕگەزی نێرینەشە لە ینی واتە سەرەکی تەرە قوتابی زانکۆیە یاخو خەریجە یان جاروایە تەمەنێکی بچووکتریشی هەیە سەرێکی ئەبا ئەمە وای لێ هاتووە ئێستاکە هەموو نەبەستراوەتەوە بە ڕێژەی تەمەنەوە بەڵکو یاخو دیار دەکە بەسراوەتەوە بەو بارودۆخی کە ئەو کەسەی تایە و تا چەندێک ئەتوانێت تەحملی ئەو بارودۆخە بکە کە تایەتی سەرەکی تەحملی ناکە ناچار پەنا بۆ خۆکوشتنەکە ئابات. هەندێک حاڵەت تۆمارەکرێن پەنابردن بۆ خۆکوشتن بەڵام خۆی نەکوشتووە ئەم حاڵەتانە چۆنن چۆن تۆمارەکرێن چۆن هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت کەم کەسا ویستوێتی خۆی بکوژێت. هەندێکی ئەوەیە مەسەلەن جار وایە گەنجەکە لە ماڵەوە خەریکی وستێتی خۆی بکوژێ بەڵام کەسێک کەوتۆتە پێ یاخۆ هەندێکی دە حەپی خواردووە حەپەکەنەی کوشتۆگانێنەتە خەستەخانە مەعیدەیان گەدەیان بۆ شۆریوە نەکوژراوە یاخۆ هەندە خۆی سوتانووە ئاگرەکە کوژاوەتەوە و نەمردووە بەڵام بە سوتایی ماوەتەوە ئەمانە دیاردە پێ ئەوترێ هەوڵدان بۆ خۆکوشتن بەڵام لێرە بەداخەوە دیاردێکی کەشمان هەیە ئەمانەی کە هەوڵیاندا بۆ خۆکوشتن سنتەرێکمان نییە سنتەری توێژینەوە بێ سنتەری تەهیلکردن بێ جارێکیکە لەگەڵ ئەمانەیە دانیشێتەوە بخرێنە ژێر خولەوە
کێشەکانیان بۆ چارەسەر بکەی یاخو لێیان بکۆڵێنەوە بزانە هۆکارەکەی چییە لەوانەیە ئەو دەرفەتەی بۆنە بۆ خۆی بکوژێ جارێکی کە ئەگەر کێشەکەی بۆ چارەسەر نەکرێ دەرفەتێکی کە بێ بۆیە ئەمانە پێوترێ هەوڵی خۆکوشتن خۆکوشتنەکەی سەری نەگرتووە بەڵام ئیتر هەندێکیانەیە بەداخەوە ینی بە تایبەتی ئەوەشی کە سووتاندنە جاروا هەیە سوتاوەکەی ئەوەندە زۆرە بێ شێوێنێت ڕوخساری ئەمە لەوانەیە زۆر با بڵێن مەترسیدارە لەبەروی هەمی بێگومان هەوڵەدا جارێکیکە خۆی بکشێتە چونکە چەندێک کێشەیە بۆ ئێستاکە شێوازی بارودۆخی دەموچای و جەستەشی هاتۆتە سەری بۆیە ئەمانە پێویستیان بە سنتەرە پێویستیان بە چارەسەرکردنە بەڵام بەداخەوە لە لای ئێمە لە عێراقا هەتاکو ئێستاکە ئەو شتە بەدی ناکرێن زۆر باشە کەواتەوانی کە پەنادەبن بۆ خۆکوشتن چە خۆیان بکوژن چەوەی کە کەسێک فریایان بکەوێت بەچی زیاتر دەیانەوێت خۆیان بکوژن جاران لە ڕابردوودا ئافرەتان دەیانەویست خۆیان بسووتێنن بەڵام ئێستا زۆر جار دەبینن گەنجەکانمان بە تایبەتی هێندە چەک و تەقەمەنی باش لە بەردەستا هەیە کە بە ئاسانی لە ڕێگەی دەمانچەوە یاخۆت چەکەوە خۆیان دەکوژن زیاتر و حاڵەتانە کە تۆمار کراوە نوێوە زانیاریتان هەبێت بەچی خۆیان دەکوژن ئالێتی خۆکوشتنەکە جیاوازە لەوانەیە هەندێکی لە شوێنێکی بەرزەوە خۆی فرەداتە خوارەوە هەندێکی خۆی سووتێنێ هەندێکی لەناو ماڵەکەی خۆی پەت ئەکاتە مل خۆیەوە و بەشێکشی بە تەقەمەنیە یاخود بە چەقۆیە بەم شێوازانە خۆکوشتنەکەیە بوونی چەکیش لە ماڵەوەیەکێکە لەو هۆکارانە کە هەرچەرێ ئێستاکە لەوانەیە بڵام بوونەکە کەمتر بۆتەوە چونکە ئەم هێزەی کە لە کەرکووکە زیاترین مداهەماکە بۆ ماڵەکان و ئەو چەکانە ئەگرێ کە لە ماڵەکانە هەیە بەڵام هەتاکو ئێستاکە بەشێکی زۆر لە خێزانەکان ماویان هێشتان چەک لە ماڵەوە کە ئەمە بۆتە هۆکارێک بەڵام وەکو باسمان کرد ئێستا بەشێکی پەنا بۆ خۆکوشتن خۆسووتاندن ئەبا یاخو بۆ خۆخنکاندن کە ئەمانە دوو دیاردەیە لەوانەیە زۆرترین پەنای بۆ ئەبرێ بۆ خۆکوشتن زۆر باشە باست لە هەندێک حاڵەتی کۆمەڵایەتی کرد بە تایبەتی ئافرەتان زیاتر ڕەنگە گیرۆدەیەوە بن پەنا بۆ خۆکوشتن برن ئەم گرفتە کۆمەڵایەتیانە لە چیەوە سەرچاوە دەگرن بۆ نمونە کاتێ باسی ڕێژەی تەلاق دەکەین دەڵێین نەبوونی و خراپی دۆخی دارایی تۆڕە کۆمەڵایەتیەکان تەکنەلۆژیا خیانەتی زەوجی ئەمانە هۆکارن گرفتە کۆمەڵایەتیەکانی دیار بە تایبەتی لە کەرکوو کاچین لەوەی کە وا بکا کەسەکە پەنا بۆ خۆکوشتن ببات کێشەکان کۆمەڵاتەکان بەشێکی کێشەی خێزانیە لە ناو ژن و مێردایە نەبوونی تەفاهم لە بینی ئەو ژن و مێردەیە هەندێک جار هەیە خیانەتی زەوجیە بە دەرەجەیە کە بەداخەوە ئەوە ئێستا بۆتە دیاردەیەک بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە لەلایەن هەردوو لاوە سەرەکەی ئەبێتە کێشەیەکیان یاخو دام و دەستگاکان ئێمە هەچەنێ ڕێژەی تەلاق زۆرە بەڵام هەندێک جار هەیە بە ئینسافانە نابێت ڕێژەی تەلاقەکان ئەوەی کە لە قانون عێراقیشە هەروایە ئەگەر پیا و ژنەکە تەلاق بدات زۆر بە ئاسانی تەلاق ئەدرێ بەڵام ئەگەر ژنەکە داوای تەلاق بکە ئەوە چەند ساڵێک ئەمێنێتەوە بە حکمی ئەوەی کە لە ژنە بۆ دروستەکرێت یاخو هەنگاوەکان زۆر بە سستی ئەڕوا و بەشێکی کەشمانەیە جاروایە کێشە کۆمەڵایەتەکان لە کچایە لە ماڵەوە ئیتر بەهۆی هۆکارێک بێ ئایا شوکردن بێ یاخو هەڵەیەک ئەکا لە ماڵەوە تازیبی ئەدەن یاخو ئەشکەنجە شتێدەن لە ماڵەوە میش پەنا ئەبا بۆ خۆکوشتنەکان ئەمانە کۆمەڵی کێشەیە وەنەبوونی بەشی داراییشە لە ژیانە سەرەکەی ئەم خێزانە هەندێک جار هەیە دایکە بێوەژنیشە بەڵام کێشەی کۆمەڵاتەکەی ئەوەیە کەس نییە بەدەمیەوە بێ کە سوکارەکەی هاوکاری ناکەم بۆ بەخێوکردنی مناڵەکانی ناچارە پەنا بۆ خۆی ڕزگار بکە لەو بارودۆخی کە تیادی ناتوانێت دابینی ژیانی خێزانەی کە هەندێک جاریش هەیە پیاوەکە ژێوی ژیانی ئەوەندە خراپە بێ ڕۆژانە کێشە هەیە لە ماڵەوە لەبەر نەبوونی و نەبوونی هەلی کار و نەتوانی بەخێوکردنی ژنەکەی خێزانەکەی پەنا بۆ خۆکوشتن ئەبا هەندێکی قوتابیە سەرەکەی ناجح نابێت لە مەکتەبە ئەمێنێتەوە تااقەتی بارودۆخەکەی نییە تەحملی ناکە سەرەکەی خۆی ئەکوژێ جا بۆیە هەوەکارەکان زیادە کێشەی کۆمەڵایەتیشمان لێرە بەشێکی جاروایە ئەو ژنە ناتوانێت سکاڵاش تۆمار بکات لەبەر ئەوەی بارودۆخی خێزانەکەی دێت ناچارە بە پەنا بۆ خۆکوشتنەکەیە بە لەوە خۆی ڕزگارەکە لە هاتوچۆی دابوو دەستگاکان پۆلیس و یاخود سکاڵا تۆمارکردن و هاتن و ڕۆیشتن کە ماوەیەکی زۆر ئەخیانێت لە جیابوونەوەیە هەندێکشان لەوانەیە کێشەیان هەیە ناتوانێت جیاش بێتەوە لەبەر ئەگەر جیا بێتەوە
ئەو کاتانە بژێوی خراپتر ئەبێ کە ناتوانێت مناڵەکانی بەخێوەکە هەندی سانە پەنا بۆ خۆکوشتنەکە ئەبێ. زۆر باشە لە ڕابردوودا لە کۆمەلگەی کوردی حاڵەتێک هەبوو کە بە زۆر بەدانشوو بوون بەڵام ئێستا ئەم حاڵەتە ماوە یاخود ئەگەرما بە هیچ حاڵەتێکی خۆکوشتن هەیە ڕەنگەوە کاماژت پێکرد هەندێک لەمانە کچ بن لە ماڵەوە کە ئەگەرەکەی بۆ ئەوە بێت کە دەیانویستووە بە زۆر بیدەن بەشوو بەڵام قوبوڵی نەکردووە خۆی کوشتووە. من نەموت کچ لە ماڵەوە بێ و بە زۆبی دەنەشوتم هەندێک جارێک کچەکە لە ماڵەوە کێشە دروستە بێ. ناخات و جاوتم لە ڕابردوودا ئەم گرفتانە هەبوون ئێستا هیچ لەمانە ماون. وڵی وابزانم دیاردەی کچ بە شودان بە تایبەتی لەناو کووردا و لەوانەیە هەتا ئێستا لەناو عەرەبی عەشائێرە لە دیهاتەکان و ئاوارەکانی کەرکووک کە هاتوو لە کەرکووکەوە لەوانەیە ئەو دیاردەیە بێت چووکە بارودۆخەکە جیاوازتر بێ یاخو با بڵێن بۆ ئەوەی کە کچەکەی لە جاتی بێ لە دەستێ و کەسێکی دەستکەوێ بیژێنێ ئەو ئەرکە لە سەرشانی قورزە باوکەکە بە زۆر بیدا بەڵام لە کۆمەلگای کەرکووکەوە بە تایبەتی ناو شاریشە پێم وانی ئەوە ئێستا وەکو دیاردەما بێ بەڵام وەکو حاڵەت لەوانەیە حاڵەتێکی کەم هەبێ لەو بابەتە بەڵام ئێستاکە کچان بە ئارەزوی خۆیان شوەکەن زۆرینەیان و لە تەمەنێکی کورتیشە یعنی مەسەلەن لە تەمەنێکی مناڵیە شوەکەن ئەمەش گرفتە بۆ خۆی کە ناتوان نازانێ باری ژیان چۆنە ناتوانێت ژن و مێردایەتی واتە چی واتە خێزان چی ئەی خێزان تەنها ئەوە نێت و خێزان پێک بنێ کۆمەڵە بدەنە بازار شتومەکەت بۆ بکڕن و وەکو فلیمەکان فلیمی دۆبلاژی ژێشێکە لە هۆکارەکانەوە بە ئەوەش بڵێن بەشێک لەو فلیمانەی کە پیشانە دە لە کەناڵە کوردەکانە بەداخەوە کارێکی سلبی یەکجار زۆری کردووە لە عقلێتی تاکی کۆمەلگای ئێمە چونکە وا ئەزانێ ئەو ژیانی کە لە زنجیرەکان هەیە لە فلیمەکانی کەناڵەکان هەیە وازانێ ئەوانە واقع بەڵام نازانێ ئەمە تەنها فلیمە دێ بەراوردێکا لەگەڵ ژیانی خۆیە سێرەکە زۆر قورسە بۆی ناگونجێ بۆیە ناچات پەنابا جار وایە بۆ جیابوونەوە ئەگەر بۆشی دەرفەت نەبوو پەنابا بۆ خۆکوشتن ئەم کێشانە کە باسی بە شودانەکەین ئێستا دیاردەی کچ بە شودانی مناڵمان هەیە کاوەش بۆ خۆی یەکێکە لەو حاڵەتانەی کە بەداخەوە ئەویان زۆر بەربڵاوە تەلەبەی پۆلی یانزەیە یان با بڵێن بجار وایە نۆیە هەشتا سەرەکەی ئەدرێ بەشوو و هەندێک جار هەیە ئەبێتە دووگیانیش لە قۆناغی ناوەندیە قوتابیە ئەمانە هەندێک جار لەوانەیە نازانن ژیان چۆنە بەشێکیان سەرکەوتوو بوونە بەڵام بەشێکیانیش کێشیان بۆ دروست بووە ئەترایەگەر خۆی کوژرات خۆ کوشتبێ یاخود جیاب بێتەوە ئەمانە کۆمەڵی هۆکارن کە ئەمیش لە هۆی هاوسەرگیریەوە تووشە بێ یانیش بەشێکیان لەو تەمەنە شوکردنەوە و یان کوڕەکە گەنجە کە شوو ئەکا سێر ئەکا بارودۆخی ژیانێن وەکو باسم وەکو فلیمەکان نابێ پەنا بۆ خیانەتی زەوجی ئەبن کامە جار وایە هەردووکیان بێزارە بن لەو ژیانە هاوسەرگیری کە هەیەە کە لە تەمەنێکی مناڵی کردویان ئێستا بێزار بوونە لێ ئەمیش دیاردێکە یاخۆ بۆ جیابوونەوە یان بۆ خۆکوشتن زۆر باشە خات و جوان زۆر بە کورتێگەر پێم بڵێ هیچ حاڵەتێک یا هیچ دۆخێکی تایبەت هەیە کەرکووک لە پارێزیەکانی دیکە جیا بکاتەوە لە ڕووی ئەم حاڵەتانەوە واتە حاڵەتی خۆکوشتنەوە لەوانەیە بارودۆخەکە ئەسەر بەرەزم کە باسی ئەڵەن کەرکووک ئەمە خەڵکی تەنها ڕەسەنەکەی کەرکووک نییە ئێمە ئەگەر بین باسی کەین باسی ئەو ئاوارانە بکەین کە هاتەتە کەرکووکەوە چووکە لە 2006ەوە کەرکووک پێشوازی لە ئاوارە ئەکا بەشێکی زۆریشی ئەوانەی کە بە تایبەتی قەزا و ناحیەکانی دەوروبەری حەویجە کە عەقڵێتێکی عەشایری ئێستا لەناو شاری کەرکووکە ئەژێ ئەمە ئەم دیاردەیە کە لە کەرکووکە لەوانەیە ئەگەر ڕێژەکەش بەو شێوازە باسکرابێ ئەمەشی شیرە هۆکارێکە خەڵکی شارەکانی کێ ئێستا لە کەرکووکە چونکە حاڵەتەکە ئەگەر لە کەرکووکە ڕووبدا هەر لەسەر کەرکووکە ئەژمارەکرێ و ئەم بارودۆخە سیاسیە و ناجێگیرەی کە لە کەرکووکیش هەیە و ئەم بارودۆخە ئەمنیە و نەبوونی هەلی کار لەوانەیە ئەمیش یەکێک بوو لە هۆکارەکان کە کەرکووک بەهۆی ململان لە سیاسەکەەوە خەڵکەکە بێزار بووە لەم بارودۆخەی کەتیایەتی و بەهۆی ئەم ململانی ئەمنیەشەوە دیسانەوە بوونی داعش لە دەوروبەرەکە خەڵکە بێزار ببێ لە بارودۆخەکە زۆر سپاس بۆ بەڕێز خات و جوان حەسەن ئەندامی پێشوو لە لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەروەها مافنا سپاس بۆی کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بوویت. بینەرانی عەزیز زانیاریەکمان هەیە لەسەر گروپی خوێن بەراورد یا پەیوەست بە خۆراکەکان و خواردانی کە ڕۆژانە دەیان خوین با بزانینەم زانیاریە چیمان پێدەبەخشێت. چەند زانیاریەک لەسەر پەیوەندی گروپی خوێنەکان و خواردنەکان. بەگشتی 4 گروپی خوێن هەیە ئەوانیش A, B, A و B و O.
بەزائید و ناقص بە گوێرەی زانایانی بواری خۆراک گروپی خوێن ڕۆڵی هەیە لە هەڵبژاردننی جۆری خۆراکی گونجاودا کە بۆ جەستە تەندروستە. ماڵپەڕی ساینس لە بابەتێکیدا ئاماژەی بە جۆری خۆراک کردووە بە پێی گروپی خوێن کە هەر گروپە و ڕۆڵی سەرەکی هەیە لە هەرسکردنی خواردن و تەندروستی لەش. گروپی A ئەو کەسانەی هەڵگری ئەم جۆری گروپی خوێنن زیاتر گرنگی بە خواردنی سەوزە و میوە و پاقلەمەنیەکان بدەن چونکە ئاستی ترشی لە گەدەیاندا کەمە و ناتوانن بەباشی چەوری و پرۆتینی ئاژەڵی هەرس بکەن. گروپی B دەتوانن خواردنی هەمە جۆر بخۆن بەڵام خواردنەکانی وەک تەماتە و گەنم و گەنمەشامی و فستق دەبێتە هۆی بەرزبوونەوەی کێشی لەشیان و شەکەتی و ڕێژەی شەکر لە خوێنیاندا زیاد دەکات. دەشبێت خۆیان لە خواردنی گۆشتی مریشک بە دوور بگرن و بڕی ئەو خواردنە لاژەمەکانیانە کەم کەنەوە چونکە ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ و تێکچوونی سیستمی بەرگری لەشی لێ دەکەوێتەوە لە بری ئەوە گۆشتی بەرخ و کەروێشک بخۆن. گروپی AB ئەم گروپە دەگمەنترین جۆری گروپی خوێنە چونکە تایبەتمەندیەکانی گروپی A و B هەڵگرتووە. هەڵگرانی ئەم گروپی خوێنە هاوشێوەی گروپی A ڕێژەی ترشەڵۆکی گەدایان نزمە بەڵام توانای خۆگونجاندنیان هەیە لە گەڵ گۆشتی هاوشێوەی گروپی بیدا. خواردنە دەریایەکان و هێلکە و سەوزە بۆ ئەم گروپە بەسوودە بۆ ئەوەش دەبێت کەمخۆری بەردەوام خۆر بن بەو جۆرە زیان بە کردداری هەرسیان نەگەێنن. گروپی O ڕێژەی ترشەڵۆکی گەدایان بەرزە و توانایەکی زۆر باشیان هەیە لە هەرسکردنی پرۆتین و چەوری ئاژەڵدا. خواردنی ڕێژێکی زۆر لە گۆشت و ماسی و سەوزە و میوە سوودێکی زۆری دەبێت بە شێوەیەکی گشتی دانەوێڵە و پاقلەمەنی لە شێوەی چەوری لە جەستەیاندا هەڵدەگیرێت بۆیە وا باشترە لەو جۆرە خواردنانە دوور بکەونەوە. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. سپاس بۆیەوە کە تام ساتێ بەرنامە لەگەڵمانە بوون. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵ. تا بەرنمەیەکی تر و ڕۆژێکی نوێی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم. ماڵتان ناوە.